ساڵتان لەبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕژدا لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین. لەم پرۆگرامی ساڕژدا باسی بابەتێکی زانستی و پزیشکی گرنگەکەین، بابەتی سەردەمە بەڕاستی. ئەوەش نەشتەرگەری جوانکاری ڕوخسارە جەستەیە. ئەمڕۆ لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی بواری نەشتەرگەریە باسی سەرچەم ئەو نەشتەرگەریە جوانکاریان ناکەین کە ئێستا ئەکرێت. بۆ نمونە نەشتەرگەری جوانکاری لوتە، نەشتەرگەری جوانکاری پێڵووی چاوە، نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسارە. باسی ئەوەکەین بزانین ئایا نەشتەرگەری پێڵووی چاو کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە دواتر چاوت بە باشی ناپرکێنی، هەروەها کاریگەری لەسەر چاوشە بێت، هەروەها بابەتی ڕاکێشانی دەم و چاو. زۆر جار خەڵک گلەی ئەواکەن لە دوای ئەو نەشتەرگەریە کە دەمچاو ڕاکێشاوە هەست بەواکەن کە سکێسی دەموچاویان وەکو جاران نماوە، ناتوانن پێ بکەنن، ناتوانن بە جوانی ئەو لەمحەیە کە لە دەمچاو هەیە نامێنێت. لە بابەتی نەشتەرگەری لوتە زۆر جار گلەی ئەواکەن کە لە دوای نەشتەرگەری لوت تووشی جیرانی لوتە بن، هەروەها لوتیان نەرمە بێتەوە، تووشی انحرافە بن. ئەم بابەتانە بزانیت چۆنە بۆچی ڕوەدەن، هەروەها ئامۆژگاری تایبەت و گونجاوی پزیشک وەرەگرین بۆ ئەوەی کە لە دوای ئەو نەشتەرگەریە جوانکاریانە چی بکەین و چی نەکەن. لەگەڵمان بن ئەمڕۆ بابەتێکی گرنگ باسەکەین بۆ ئێوە. بەڵێزان دووبارە ساڵتان لەبێ وەک لە پێشێکی بەرنامەکەش باسمان کرد، ئەمڕۆکە باسی سەرجەم ئەو بابەتان ناکەین کە پەیوەندی بە جوانکاریەوە هەیە. بە خۆشحاڵیەوە لەگەڵ دکتۆر هیوا محەممەدین کە بەڕێزان پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری جەستن. وەڵامی ئەو پرسیارتانە دێنەوە کە ئێوە بەردەوام بە دوایەگەڕێن. سپاس بۆ تۆ دکتۆر. زۆر سپاس بۆش بەخێر بن سەرچاو. سلام خۆشحاڵێ. دکتۆر هەستەکەم جلەکەمان ڕێک بەکو یەکە. ئەگەر ئەوڕۆ کارێکە پێویست بوو لەگەڵ دەتوانێت. ئینشاءڵڵا سەرچاو بەڕێن. سەلامەتی دکتۆر جان، با سەرەتا لەوە دەست پێ بکەین گرنگترین یاخود باوترین ئەو نەشتەرگەریە جوانکاریانە چین کە ئێستا خەڵکەیکە؟ خۆی ڕاستی بەسەرن هەموو شتێکی جوانکاری نەشتەرگەری نییە. باش ئەوانەی کە بڵێن ینی زیاترین شت کە باوە فلەرۆبۆتۆکس و ئەو شتانێک کە پەیوەندی پێوێتی و ئەوانەی وەکو نەشتەرگەریەکان دوای ئەوانە دێن. بەڵام نەشتەرگەریەکان ئەوانەی کە زۆر باون لە عێراق بە تایبەتی ئەبینم نەشتەرگەری لوت، نەشتەرگەری پێڵووی چاو، نەشتەرگەری ئیستەکە وا بەرەو ئەوە ڕۆکە باو بێت، ئەویش نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسار. بەڵام یەکێک لەوانەی کە زۆریش باوە نەشتەرگەری پێکردتاشی و ڕاکێشانی چاوری و تونکردنەوەی سک. هەموو ئەو نەشتەرگەریانە کرێ ئێستا بەڵێ حتا مەسان تونکردنەوەی ینی مەمکو ئەو شتانش هەموو یەکرێت. زۆر باشە. دکتۆر جان، تەمەنێکی گونجاو هەیە بۆ ئەوەی ئەو نەشتەرگەریانەی تیا بکرێ؟ باخود نەخۆشێک دێتە ئێرە ئاسایی ئەگەر تەمەنێکی کەمی هەبێ و ئەو نەشتەرگەریانی بۆ بکەن؟ بۆ هەندێک نەشتەرگەری نەت گونجاو نییە مەسان هەموو تەمەنێکا بکرێ. هەر خۆشی ینی پێداویستی نیە. مەسەن ئێستاگەیەک زۆر زەحمەتە یەکێک مەسەن تەمەنی 16 ساڵی پێویستی بەوە بێ نەشتەرگەری پێڵووی چاوی بۆ بکەین، یعنی بۆ جوانکاری بەتەواتی. بەڵام نەشتەرگەریەکان زۆربەی ینی پەیوەندی بە ینی ئەوەی کەوا پەیوەندی بە تەمەنەوە هەیە. ڕاستی زیاترین شت لوت مەسەن زۆرجار لە ئافرەتانە لە کچانە مەسەرەن ئەتوانین لە 16 و بەسەرەوە دەست پێ بکەین، لە کوڕانە زیاتر حەزەکەم لە 8 و بەسەرەوە دەست پێ بکەین. هەرچە لێ بەعزار ئەگەر زۆر لوتەکە شێوە بێ حتا لە 16 شەوە دەست پێکەم لە کوڕیشە، بەڵام باشترین شت هەر دوای 8 ساڵیە. زۆر باش. باسی نەشتەرگەری لوتت کرد. نەشتەرگەری لوت بۆچێ پێویستە بکرێ؟ بەڕاستی ئێستا بینی نەشتەرگەری لوت بۆتە دیاردەیەک هەر کەسێ هەڵەسێ ئەویکە. مەبەستم ئەوەیە ئێوە بڕیارەدەن نەشتەرگەری لوت بۆ کەسێک بکرێ یاخود نەخۆشەکە خۆی بڕیارەدا؟ خۆی چونکە نەشتەرگەری جوانکاری زۆری ینی نەشتەرگەرێکی بڵێن وەک چاوی تاواوکەرەوەیە، یانی نەکوت نەشتەرگەرێکی بڵێن زۆر ضرور نییە بڵێن. ناکرێ بڵێن هەش کەسێک بیاوێ ئەو نەشتەرگەریە بکاتەوە بڵێن بەسەر چاو بابیکەین. چکەم خۆی نەشتەرگەریە ینی مەترسی خۆی هەیە، مەترسیەوەی مەسەن کاری نەخوازراو لە دوای ڕووبدا. لە باشترین دەستان ممکنە کێشە دروست بێت لە دوای نەشتەرگەری لوت. لەبەر ئەوەش ینی مەسەن هەش کەسێ بێت ناوەڵا نەشتەرگەری لوتی بۆ ناکەم. ئیلا ئەبێ خۆی دوو شت هەیە وات لێکا مەسەن نەشتەرگەری لوت بکەیت. یاما مەسەن فۆرمی لوتەکە، شێوازی لوتەکە مەسەن پێویستی بە دەستکاریکردنە زۆر عیبدارە، زۆر ناڕێکە، یان لەگەڵ ئەو دەمچاوەیە ناگونجێ، یان کێشەی هەناسەشی هەیە. جاروبار هەیە مەسەن لوتەکە خۆی زۆر ڕێکە لە دەرەوە، بەڵام کێشەی هەناسەیەکی زۆری هەیە، ڕێکخستنی ئەوەی ئەوێت. بەڵام بەعام وانە زۆر جار ئەگەر لوتەکە لە دەرەوە ناڕێک بوو هەناسەکەشی خراپ.
ئەناسەکەش ئارەوەڵە زۆربەی باشە. دکتۆر چەند جۆر نەشتەرگەری لوت هەیە بۆ نمونە کەسانێک هەن ئەڵێن ئێمە نەشتەرگەری لوتمان کردو بەڵام ئێسکەکەمان نەبڕیوە هەندێک ئەڵێن کڕکڕاکەی نەبڕیوە چەند جۆر نەشتەرگەری لوت هەیە خۆی وەکو بڵێن تێکنیک یەکجار زۆرە یەکجار زۆرە ئێستا مەسەن ئەوەی کە ئێستا مەسان باوە عالەمیەن تەقسیمەکرێتە دوو بەشی سەرەکیەوە ئستراکچرال ئەوەی کەوا مەسەن لوتەکە ئەکەیتەوە بە تەواوەتی و دیسانەوە دای ڕێژیتەوە دیسان ینی چۆمڵی دروستیەکەیتەوە و تەکنیکی پریزەرڤێشن هەیە ئەوەی مەسان بەشێک لە کڕکڕاکەکەی پشتی لوت ئەپارێزی و نایکەیتەوە من خۆم شخصیان زۆر حەزم لەوەیە و من زیاترین نەشتەرگەرەکانی لوت کە ئیکەم ئەو شێوازەیە بەڵام ینی هەر بارێکی لەم ینی هەر جۆرێک لەم عملیاتانە تەفەڕعاتی زۆرە تۆ هەموو لوتێ مەسەن دەست پێ ناکەی ینی هەموو شوێنێکی مەسەن ئەم بەشەی لوت کە پێویستی بە دەستکاری نییە ضرور نییە تۆ ئیلا دەستکاری بکەی بازارێ بەسە شوێنانێکی عیبدارە دەستکاریەکەی و تاو زۆر باشە من وەک من بیستومە دکتۆر بزانم ئەو بابەتە ڕاستەیاننا تاوانەوە پرسیارێکی زۆرێک لە خەڵکیە کە سەرەتای بەرنامەکە بۆ منیان نردوو ئەڵێ بۆ نەکەسێک کە ئەمەلیاتی لوتەکە بۆ ئینحرافی هەیە یاخود گۆشتی زیادە هەیە پزیشکەکە ئەڵێ مادام هەر ئەمەلیاتەکەم کردووە با جوانکاریەکەشی بۆ بکەم یعنی ئێوە خۆتان ئەو شتاکەن من لەگەڵ ئەوەیە من لەگەڵ ئەوەیان چکە مەسەن زۆر جار پێویستم بە چاندنی هەندێک کڕکڕاگەیە بۆ جوانکاریەکە کە من ئەو کڕکڕاگەی کەوا فڕێ دەم لەجێ فڕێدەم بەکاری دێنەوە بۆ جوانکاریەکە بەڵێ لەگەڵەوەیان باشە دکتۆر ئەمە پرسیاری زۆرێک لە خەڵکیە لە دوای نەشتەرگەری لوت چەندێکی پێویستە تاکو ئەو شێوازە بە دەرکەوێ کە خۆی ینی یاخود ئێوە داتانناوە بۆ چەندێک کاتی پێویستە بۆی بەتەواوی چاک بێتەوە شێوازێکی جوان وەرگێت خۆی ڕاستی لە نێوان خەڵکەکانە زۆر جیاواز چەندێ پێستەکە تەنێکتر بوو چەندێ زووتر ئەنجامە بینیت چەندێ پێستەکە ئەستورتر بوو یان چاورتر بوو ئەنجامەکە تاخیرترە بێتەوە نەخۆشی وا هەیە لە ماوەی 2 مانگە ئەنجامی سەرەتایی ئەبینین بەڵام مەسەن ئەوانەی کە پێستیان ئەستورە یان چاوری زۆر دروستەکە زۆرجار 6 مانگمان پێویستە بێت تا ئەنجامی سەرەتایی ببینین ئەمە ئەنجامی کۆتایی جار وایە ساڵی هەر ئەوێت یعنی ساڵ ئەم پێستەکە تەنک بێ یان ئەستور بێ زۆرجار نزیکەی ساڵێکمان پێچێت تا ئەنجامی کۆتایی ببینی باشە دکتۆر دێنە سەر پلاستەری لوت ئەو پلاستەری کە لە لوتە دەن پێم بڵێ تا چەندێک گرینگە جۆری پلاستەرەکە پلاستەری سپی هەیە من پێم وایە بۆر هەیە ئەم بابەتی پلاستەرە چۆنە وڵی پلاستەرەکە خۆی وەکو ڕەنگ هەرەوە گرنگە ینی مەسەن وەک چۆن بڵێیت نەخۆشەکەی ئیسراحەت بێ پێستی پێ ئیسراحەت بێ ومن زۆر حەزم لەوەی کە خۆتەنی بۆر بێ بۆی مساڕانکەی تێکەڵە بێ لەگەڵ ڕەنگی پێستەکەیە بەڵام چۆن بڵی ئەوانە بزانانی گرنگیەکی زیاد لە حەدی پێدراوە خۆشی بەو شێوەیە نییە بەو شێوەش نا پلاستەر خۆی زیاترین کی ینی بڵێن ڕۆڵی ئەوەیە کە ئاوسانەکە بشارێتەوە باش دکتۆر لە دوای نەشتەرگەری جوانکاری لوت پرۆسسی ئەو پلاستەر لێدانە بینیوە بۆ ئاوای لێدەن و ئاوا لێدەن حەزەکەی بابچینە لای بێدەکە ئەو جۆرە پلاستەرە بۆ هەر لە من سەر من تاقی بکەوە پێم بڵێ چۆن لێدەن بۆی بینەرەکانش بزانن بۆ خۆیان لە ماڵەوە ڕێک ئاوا بەڵێ دکتۆر ژیان وا داینێن ئێستا من نەشتەرگەری جوانکاری لوتم کردووە شێوازی زانستیانەی لێدانی پلاستەرەکە چۆنا ئێستا ئەگەر لێی بدەیت بۆی بینەرانش ببینێن فەرموو ئۆکێ خۆی ڕاستیەک شێوازێکی نییە بەڵام شێوازێکی ئاسان من زۆر جا بۆ نەخۆشەکانی فێرەکەم بۆی ئاسان بێت چنێک شتەکە تاقیلی زیاتر بێ نەخۆشەکە مەسەن ینی ناتوانێت ئەنجامی دە یەکێ لە شتانەی کە زۆر ئاسانە پلاستەرەکە بە شێوەیە کە بڕدرێ لەگەڵ درێژی لوتەکە بگونجێ نابێ بە تەواوەتی کونە لوتەکان داخە بەم شێوەیە دەست پێەکەین لەگەڵ بەشی سەرەوەی لوت نوکی لوت ڕووی ئەکەین بەرەو دیوی ناوەوەی چاومان زۆر خەڵکی زۆر تەبگێکەوە کە حرفی و بەرەو برۆکان ئەیهێنێ ڕاستی من حەزم لەوە نییە چکە هەستەکەم ئەم زۆر عەزیەتی ئەم کڕکڕاگانەی ئێرە ئەدا بەڵێ ئەمە مەسەرەن زۆرش جەختکردنی پێویست نییە و لوتەکەی پێڕاکێشیتەوە ئەو شتانە بەم شێوەیە دای ئەنەی قورچێکەگری لە پلاستەرەکە بۆی تۆز زیاتر بیگرێت ئەوەی ئەو بەشە ببڕی ئەو زیادەیە کاتە پێویست نییە ئێوە ئەمە زۆرها پلاستەرەکە زۆر ڕاکێش هیچ پێویستی بۆ نیە هیچ پێویستی بۆ قۆناغیەکەم دووەم شێت دەی پلاستەرێک دانەی لە دوای نوکی لوتەکەەوە دەست بەجێ لەسەرەوە لێرەوە دەست پێکەین دەست بەجێ بەم شێوەدایانەی
باشە و چەندێک سەرەکەوین هەر پلاستەرێکی لەسەر نیوەی ئەوەی پێشەوەدایانی ئێستا بۆ نمونە ئەمە لەسەر نیوەی پلاستەرەکەی پێشووتر دایانی بێ ینی شتێکی زۆر ئاسان هەچ کەسێک ئەتوانێت بیکە ئەگەر لە شوێنێک زیاتر ئاسان هەبوو جاڕای بەڵێ جەختەکەین لەسەری بەڵام بەام جەختی ناوێت ئەوەش دۆم ینی کاری سەرەکی پلاستەر ڕاستی جوانکاری لوتکەکە نیە بەڵکو شاردنەوەی ئاوسانەکەیەتی ینی حتە دەراساتی هەیە لەسەریکەوە هیچ ڕۆڵێکی نییە جگەلەوەی کە دەرونی نەبێت دەرونی بەڵێ ینی ئەوەی کە خەڵکی ئەبینم بە تایبەتی لێرەیان لە ئێران ئەبینم دێن باسی ئەوکەن من 6 مانگ پلاستەر بەکاردێنم و هەندێک شێری تر بەس بۆ شتانە هیچ ڕاستیەکی نییە بەڵکو پلاستەر ئێمە بەس پێویستمان پێێتی زۆربەی کاتەکە من بۆ 2 هەفتە بەکاری دێنم لەوەش زیاتر بەکاری نایەنم ئێستا دیکتۆر ئەوە چەند دانت دانێتەوە 4 دانت دانا کێشە نیە چەند دانەدانەی درێژی لوتەکە قەرارەدا و چەندێکیش سەرەکەوی پلاستەرەکە کورتترە بێتەوە کورتترە بێتەوە ڕاستە لەبەرەوە ئێرە ئینترە پانترە ئێرە دواریکتر بەڵێ ئەگەر سەرەتای مەسەن دوای نەشتەکەی ساوە تاو سەرەتای دوای نەشتەرگەرەکە دەوروبەری چاو لە بازی کەسە زۆر شین و مۆرە بێتەوە لە هەموو کەسیشوانی ڕاستی ئەتوانی لەسەر شین و مۆریەکە ئەلێرەش دوو پلاستەر دابنەی بیشاریتەوە چۆن وتم پلاستەرەکە خۆی زیاتر ڕۆڵی شاردنەوەی ئاوسانەکەیە نەوەکو ڕێککاری لوتی پێ بکەیتەوە دوای ئەوەی کەوا تۆ نەشتەرگەریت کردووە زۆر باشە دەستەکان خۆش دەستیەوە خۆش بە هیوام ئێوەش سوودی لێ ببینین لەو پۆستەی زۆر باشە دکتۆر دەست خۆش بەڕاستی پرۆسەکە پرۆسێکی باش بوو بە هیوام ئێوە سوودی لێ ببین دکتۆر پێم بڵێ زۆر جار هەیە خەڵک پرسیاری ئەوە کە لە دوای نەشتەرگەری لوت هەستی بۆنکردنمان تێکە چێ هەروەها لوتمان وەکو جاران تڵ نییە هەست بە شلیەکەکەین ئەمە ڕاستە ئەم شتە ئەو شتانە کە ڕووبدا ئەو بە مضاعفات دانرێ یان بشتی ئەنجامی نەخوازراو دانرێت لە نەشتەرگەری لوت نەوەکو ئەنجامێکی سروشتی بۆ نەشتەرگەری لوت نابێ مەسەلا خۆی نابێ ڕووبدا باش نابێ ڕووبدا ئەوەی کە ڕووەدا هۆکارەکەی چیە بۆ شوێنە ئۆکێ ئەگەر مەسەلا تۆ ناو لوتی مرۆڤ بەنی بەدەر نییە لە نسیجەکانی دەوروبەریەوە خۆی مەسەلا دروست کراوە لە ئێسک و کڕکڕاگە و ڕۆپۆشی ناوەوەی لوت و ڕۆپۆشی ناوەوەی لوت ینی ئیشی زۆر گەورەی هەیە بۆ مرۆڤی کێلەوانە مەسەن بۆنکردنە و ئەو دەمارانی کە بەرپرسن لە بۆنکردنی مرۆڤ لە بڵێن لە سەقفی لوتایە لە قاعدەی مێشکایە لەو بینەیە ئێسکەکە وەکو بێژەنگ وایە و دەمارەکان لەوەی ئەگەر ئەو شوێنە بریندار بکرێ ئەگەر ئەو شوێنە بریندار بکرێ بەڵێ نەخۆشەکە لەوانێت بۆن لە دەستدا باشە زۆر کەسەیە لە دوای نەشتەرگەری لوت بەڕاستی تووشی تەنگە نەفەسی بووە هەروەها ئەو جیرانی لوتەشی بەردەوام هەیە ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانە چی بکە چکە هەندێکم بینیەوە بەردەوام قەترە بەکاردێنن هەندێک جۆری قەتری لوتش و خۆمانەزانین نابێت تا لە پەڕی 15 ڕۆژ 20 ڕۆژ بەکاربێن خۆی زۆر جارە هۆکارەکە ئەوەیە مەسەن تەشخیصەکە لە پێش عەمەلیاتەکە لەوانەیە غەڵەت بێت مەسەلا من زۆر نەخۆش دێ بەلای من خۆی مەسەلا حەساسێکی چۆن بڵێ مۆسمی هەیە وەرزی هەیە ئەوە بە عەمەلیات چاک ئەوە کەوەی مەسەلا بەیەکێ بڵێ وەڵام من این پەستانی خوێنم هەیە و ئەمە بە نەشتەرگەری چاکیکەمەوە شتی وان نییە ئەوە هەر ئەمێنێتەوە خۆی ئەو کێشەی کە هەی بۆ پێش نەشتەرگەرێکە و هەر دوای نەشتەرگەرەکەش پەیوەندی بە نەشتەرگەرێکەوە نییە ممکن ناڵم ئەوە نابێ ڕووبدا لە نەشتەرگەرەکە گەڕ ڕووبدا ئەوە یەکێ لە مزعفاتی نەشتەرگەرەکە ئەبێت دیسان نەشتەرگەری بۆ بکرێتەوە بۆ ڕێکخستنەوە زۆر باشە بابەتی نەشتەرگەری لوت بەڕاستی قسە زۆر هەڵەگرێت بەس هەوڵماندا هەستەکەم وەڵامی تۆم بەشێک لەو پرسیانە بدێنە دکتۆرە چینە سەر بابەتێکی تر نەشتەرگەری بەڕێنی پێڵووی چاوە ئەمەش ئەبینین بەڕاستی ئێستا زۆرێک لە پیاوان و لە خانمانش هەردووشانێکن ئەم نەشتەرگەریە چییە و پرۆسسەکەی چۆن ئەنجامەدرێت خۆی نەشتەرگەرەکە وەکچۆمڵی هەرچەندە مەسەن ناوەکە و ئەنجامەکەی نزیکە لەیەکەوە بەڵام خۆی جۆرشی هەیە چەند جۆرێکی هەیە مەسەڵەن ئێمە لە تەکنیکە تازەکان زۆربەی مەسەلا ماسوولکە هیچ لا نابرێ بەڵام زیاتر پێستەکە لە ئەبرێ بەشێکی کەم لە چاورێکە لە ئەبرێ نابێت چاورێکە هەر هەمووی لا ببرێت چکە چاوەکە زۆر چێ بە قوڵاییە لەجێ ئەوەی شێوازێکی گەنجانت باتێ شێوازێکی پیرتەداتێ و مرۆڤی گەنج پێڵووی چاوی پڕ دیارە چاورەکەی هەیە
کە بازێ نەخۆش حەزەکە مەسەن هەموو چاورێکە لابات یعنی لە دوایە زۆر پەشیمانە بێتەوە چکە مەنزارەکە جوان دەرناچێت. هەستەکەی دکتۆر ئەو عملیاتە پەیوەندی بەمنەوە هەبێت پێویست و پێوی بیکەم لەم تەمەنێت ینی بەو شێوەیەنی ئێسفادێکی گەورەی لێ ناکەینەوە. تەمەن تا چەندێک گرنگە بۆ باسی پێڵووی چاوت کردوتت لە تەمەنێکی بەرزترێکین بۆ باشترین تەمەن کێ بۆ پێڵووی چاو ئەگەر خۆی من تا پێم بکرێ حەز ناکەم لە خواری ینی سیەکانەوە بیکەم بەڵام هەیە ینی مەسەن هاتە سەرکی تەمەنی 28 ساڵ 39 ساڵت دەستەکە پێویستی پێ بێت بەڵام بەام حەزەکەم لە سەرویسیەکانەوە ئاواتە زۆر باشە دکتۆر نەشتەرگەری بڕینی پێڵووی چاو کاریگەری لەسەر چاو یاخود پرکاندنی چاو هەیە ئەگەر بە شێوەیەکی زانستی بکرێ هیچ بۆ شێوێن باکسەوە ئەگەر بەس بینی و مایان مەسەران ینی زۆری لێ بڕاوە بەڵام ئەویش چۆنە ئەویش بەداخەوە لە وڵاتی ئێمە ینی وەک چۆن بڵی خەڵکی ناپسپۆر و ئەسڵەن بەشێکیان هەر دکتۆریش نین ینی هیچ تەدریبێکیان نییە لە نەشتەرگەری جوانکاری و جانکاری ئەنجام بدەن و بەڵاکانشی ئێمە بینین. زۆر باشە دکتۆر باسی نەشتەرگەری ڕاکێشانی دەموچاو بکەین چکە بینیم بەڕاستیان لە ڤیدۆم بینیوە هەر پێم سەیرە ینی بەڕاستی دەموچاوی ئاوا شۆڕ بۆتەوە تەمەنی 70 ساڵ دیارە ئەو ڕاکێشاناکەن ڕای بێوێتە 35 ساڵ باش ئەم ڕاکێشانە چی بەڕاستی دێن ئاوا گۆشت و شتەکەی هەمیە بڕۆن ینی چۆن خۆی ینی زۆر ڕاستە نەشتەرگەری ڕاکێشانی دەمچاو یەکێ لەو ینی هەرە گەورەترین تەسیرەکانی هەیە لەسەر ینی وەک چۆن بڵێ گۆڕینی شێواز و هەستەکەی من نەخۆشی وە هەیە کە بۆی ئەەکەم هەستەکەم ڕێک 15 ساڵ لە خۆی مناڵتر دیار بێ نەخۆشی وە هەبوو ینی کە هەستم کردەوە کە گەڕاوەتەوە ئەڵەی ینی کچی ئەوە بووە کەوا کردووە ڕافیقێکمەیە دکتۆر هەموو جار قساکەن ئەڵێ هیوایەتمە پیر بم بۆی بڕەوە نەشتەرگەری بەڵام ئەوەی مەسەن نەشتەرگەرێکی بێکێشە نییە چۆن مەسەن ئەوەیشی یەکەم یعنی یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگە ئەو نەشتەرگەری ئەبێ لە شوێنێکە بکرێتەوە نەخۆشەکە بمێنێتەوە لە نەخۆشخانە و لە نەخۆشخانەیەک بە مەسەن تایبەت بێ کادرەکانی بزانن چۆن مامەڵە بکەن لەسەر لەگەڵام عملیاتە و مزافاتی تەبان. باشە دکتۆر تۆزە باسی پرۆسەکەم بۆ بکە چۆن ئەم نەشتەرگەری ئەنجامەدرێەوە گوتم لێرەوە ئەی بڕن نازانانی خۆی تاوان بە پێی حاڵەتەکەیە زۆری برینەکانی لەگەڵ گوێیە لە پێشی گوێەوە ئەکرێش ئۆکەی و کەمێکشی ئەچێتە پشتی گوێەوە لەگەڵ هێڵی مۆکان شمانە بێت و زۆر جارش برینێک بەکاردێن لە ژێر چەناگەڵ ئەوەی کە ئەو ئەبێ پێستەکە هەڵکۆڵڕێ و ماسۆلکەکە تون کرێتەوە ئەوەی کە ینی تەرکیز نەکاتە سەر ماسۆلکەکە و تەرکیز کاتە سەر پێستەکە وەکەوەی زۆربەی کە ئەیان بینم مانە دکتۆر نین و بەناوە خۆیان کردە بە دکتۆرێکە تەنها پێستەکە نییە پێویستە بە ماسۆلکەکەشە بیبێتە دواوە ئەسڵ ئەگەر اعتماد بکەی لە سەر پێستەکە ینی مثلا خۆت ینی پێستەکە ڕاکێشی شکلێکی زۆر ناڕەکە دەرەچێت ناوەڵا بێ مەسەن زیاتر تەرکیز کردێتە سەرەوەی ماسۆلکەکە ڕاکێشیتەوە. زۆر باشە دکتۆر بابەتی لە بابەتی ڕاکێشانی دەموچاوان ئایا نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسار کاریگەری لەسەر سکێچی دەموچاو هەیە دوای ئەوە بینین بۆ ناندێک هەیە ناتوان پێ بکەن یاخود کە پێکەننش ئەم سکێچ و شتیان نابینی ئەمە پەیوەندی بە ڕاکێشانەکەەوە ئەوەش دیسانەکەوێتەوەی زانستیانە کراوەیاننا و زۆربەی تەکنیکە کۆنەکان ئەوەی کە لە سەرەتای مەسەن داهێنانی ڕاکێشانی دەموچاو زۆر پێستیان ڕاکێشایە بڵێ ئەو شتانی لێ ئەکەوتەوە بەڵام ئەگەر زیاتر تەرکیزکێتە سەرەوەی ماسۆلکەکە و بە شێوەیەکی سروشتی بکرێ وانە زۆر باشە ئەو بابەتی نەشتەرگەریە بۆ چتە نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسار بۆ چ تەمەنێک ئاساییە بکرێ بووە تۆ بۆ تەمەنی کەسە پێکە گەنج بێت تەمەنی 20 تا 35 ساڵ بێت بەدای چۆن داکەوتنی پێست لە بینی خەڵکە زۆر جیاواز کەسی وا هاتووە بۆ ئەم نەشتەرگەر بۆ ئەم بڵێن نۆرنگەی ئێمەیە تەمەنی لە 60ەکانە بووە ینی بەحاڵ تۆزی پێستی داکەوت و هەشە مەسەن سەرەکەی 28 ساڵ بۆ پێم وتوە بێ نەشتەرگەری ڕاکێشانی دەمچاو بۆ بکەم بەڵام بەگشت زۆربەی زۆریان لە چل بەسەرەوە زۆربەی زۆریشیان لە 45 بەسەرەوە. باشە دکتۆر ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانەی کە نەشتەرگەری ڕاکێشانی دەموچاویان کردووە چۆن خۆیان بپارێزن دوایەوە؟ خۆی ڕاستی پرۆسەیەکی ینی ئەوەیە نەشتەرگەرەکە خۆی تۆزێک ناخۆشە کاتێکی زۆری ئەوێ و کە نەخۆشەکەش مەسەن لە بەنج هەڵەسێتەوە ینی مەسەن تۆزێک ینی بێتاقەتە بێ ئەو ڕۆژە یەکەم بە تایبەتی بەڵام دوای ئەوە هیچ ڕێنمایەکی تایبەتی زیان نیە ینی بەسەرەوەی وەک چۆن بڵیت شتی سارد بەسەر دەمچای بەکاربێنە بۆی تۆزی ئاوسانەکەی داگرێتەوە و مەسەن سەری بەرز ڕاگرێکە کاتی خەوتن
زۆربەی ئاوسان و شین و بۆربوونەکەی زۆری لەماوەی یەکەم دوو هەفتەیە ئەڕوات توندیەک هەست دەکەن لە دەم چاویان و لە ملیان بە تایبەتی ئەویش پێویستی بە مەساج هەیە بۆ تقریبان 6 هەفتەیە بازار تا 3 مانگەیشەوە مەساجە ئەبێ هێوا شێش خۆی شل ئەبێتەوە پێستەکە و لەگەڵ دەم چاوەکەی جوان ئەگونجێت زۆر باشە دکتۆر تۆ وەکو پزیشکێکی بواری جوانکاری کاریگەریە خراپەکانی نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسار چییە بۆ تۆ بەی چێ لە هەمووی ناخۆشتر لێدانی دەماری حوتەم دەم و چاو ینی ئەوە زۆر ترسنەکە شکلی دەم چاوکە ینی بە تەواوەتی ئەگۆڕێ بازێکی زوو چارەسەر ئەکرێتەوە توانێت چەند دیسانە ببێتەوە نەشتەرگەری و دەمانەکە بدورێتەوە ئەو شتەشم زیاتر بینیوە لەوانەی کەوا پسپۆڕ نین لە نەشتەرگەری جوانکاری ئەو شتیان کردو تۆزێک لەسەر وابەتە ڕوونکردنەوەی زیاتر بدەین لێدانی دەماری حوتان بەڵێ لە کاتی عملیاتەکە لێ ئەدرێ و دەم چاوەکە بە تەواوەتی لایەکی سڕە بێت ینی ئیش ناکە ئەو لایی ولاکەی تر ڕایە کێشەیتر دەم چاوەکە بکاملی مەسەیان بەشێکی دەم چاوەکە شێوێنێت بەڵێ چارەسەری ئەو بابەتە چییە؟ نەشتەرگەریەکی ترە ئەبێ بە زووترین کاتیش بکرێتەوە ئەو دەمارە بدورێتەوە بۆی مەسەن تا بتوانین زوو مەسەن ماسوورکەکان دیسان بکەیتە ئیشەوە ئەو حاڵەتە ڕوویداوە بەو شێوەیە؟ واللهی ینی لەخوا بەزیاد بێ لە کەرکووکان من نەمبینیوە لە کەرکووکان نەمبینیەوە بەڵام لە عێراق چەند جارێک ڕوویدا ئێستا کەسێک سەیری ئێمە کە ئەوێ نەشتەرگەری ڕاکێشانی ڕوخسار بکە بۆ نمونە مەترسی ئەو لێدان لە دەماری حوتەمە چییە؟ چی بکات؟ چۆن ینی بڵێن خۆی ئەتوانێت ڕێنمایی بداتە پزیشکەکە یا خۆی گرنگترین شت ئەوەیە ئەوەی کە نەشتەرگەرەکەی بۆ کات پسپۆڕ بێ لە بواری نەشتەرگەری جوانکاری چونکەەوە خۆی لە زەمنی تەدریبیا هەیە یعنی مەسەن ڕاهێنرانی کردووە لەسەر ئەو جۆرە نەشتەرگەریانە ئەمە گەریکێک مەسەن ڕاهێنانی نەکرد بێت و کە چۆن بە تۆ ئەڵێ من بەداخوای سەرن زۆر ئەبینین هەر ینی من یەکێکە ناسم لەم کەرکووکەیەکێک لە زیاترین کەس نەشتەرگەری ڕاکێشانی دەمچاوەکە هەر دکتۆریش نییە لە ئەسڵ یعنی نۆکو پسپۆڕ نییە دکتۆر نییە بە خەڵکیشە چێ وەلای بەڵێ دکتۆر باسی نەشتەرگەریەکی ترەکەین ئەوش نەشتەرگەری جوانکاریە بۆ گوێیەکان ئەم نەشتەرگەریە چۆنەکرێ هەرچەند ئەم نەشتەرگەریە بەڕاستی پێشتر نەمابیست وەستەکەم ئەم شتە تازەیە یاخود پێشتریش تازە نییە و لە زوو شۆ هەیە بەڵام وەک چۆن بڵیت لەم زمانی سوۆشیال میدیا و مەسەن خەڵکیانی زیاتر وریایە لە نەشتەرگەری جوانکاری لەبەرەوە مەسەن زیاتر ڕۆدات زیاتر خەڵکەیەکە دکتۆر نەشتەرگەریەکە بۆ چی زیاتر ئەنجامەدرێت بۆ ئەوانەی گوێیەکانیان تۆزە ئاوا دیارە گەورەی خۆی ئەوەی کە گوێیەکە دەرپەڕی و دیار بێ مەسەن ئەبێتە مای ئەوەی کەەوە خەڵک توانجی لێبداوە ئەو شتانە ئیتر مەسەن زۆربیان وەکو بە شێوەیەکی ینی دەرونیان زۆر پیان ناخۆشە و بینیشمە مەسەرەن ئافرەتە چەند ساڵە شووی کردووە و هەر مناڵی هەیە و بەسەر ئەوەی شوها لە دڵیان ماوەتەوە هەر ئەیکا پیاوە مەسەن ژنێ ناو ماڵ مناڵی هەیە گەورەی حەزەکە بیکار زۆر ئازاری نییە چکە گوێیەکان هەستەکەم زۆر حساس نەها تۆ شتێکی بچوو بەرجێتەکەی ئازارێکی زۆر ئەکید یەکەم ڕۆژ بە تایبەتی ئازارێ بێ دوای نەشتەرگەرێکە بەڵام نابێ ئازارێکش بێ ئەوەنە قورس بێ مەسەن بە دەرمانی ئازار شکێن نەڕات شەگەر وا بێ ئەوە معنایە مەسانێکە خوێنی کۆکردێتەوە بێت زوو بکرێتەوە تەواو بابەتی نەشتەرگەریەکە بۆ منداڵ و بۆ گەورە هەر بە یەک شێوەیە یعنی ئاسایە بۆ مناڵش بکرێت لە تەمەنی مناڵەوە بەڵێ ینی من زۆر جار حەزم لێیە یعنی لە تەمەنێکە بیکەم مناڵەکە ئێشتا نەچوو بێتە مەکتەب یان یەکەم ساڵی تێپەڕ کرد بێت لەسەر مثلا لە ئەڵی یەکەم ساڵ بیکەین بۆی حەز ناکەم زۆر تاخیر بێت زۆر باشە دکتۆر دوای نەشتەرگەری گوێیەکان ئەوە هەیە کە بڵێن گوێیەکە دووبارە بە دەرپەڕیوی دەرکەوێتەوە بەڵێ چکە خۆی بەتاڵ تون ئەکرێتەوە لەگەڵ مەسەن بڕینی بەشێک لە کڕکڕاکەکە بەڵێ ئەگەرەکە هەیە بەس ئەگەرەکە زۆر کەمە یعنی بگەڕێتەوە دکتۆر پرسیارێکی باو هەیە زۆر جار باس دەکرێت ئەڵێن لوت و گوێ چونکە کڕکڕاگێتیە دوو ئەندامن بە درێژایی تەمەن بەرەو گەورەبوونەوە ئەو شتە ڕاستە خۆی ڕاستە چکە هۆرمۆنی گەشە باشە باڵەمان بەرز ناکاتەوە دوای مەسەرەن داخستنی شوێنی مەسەرەن ئێسکەکانمان ئەو کاتە کورکەکانمان گەوراکەنەوە هەر گەورە بنەوە بەڵێ هەتا چۆن گەورەتر بەڵێ باش پیرۆزمان بێ زۆر باشە دکتۆر جان شتێکت ماوە لە کۆتای من نەپرسیوە بەڕاستی لەسەر پرسیار لەسەر بابەتە زۆرە بەڵام کاتی زۆرە بەنظام یان شتێ ئێمە هیچمان باس نەکردو ئاستەکەم هیچمان باس نەکردو سەرچاوم خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکەسە لەگەڵ ما بوون تا بەرنامەیەکی تر و بابەتێکی تر لە بەرنامەی ساڕە شەرشاد وەختەوە